بڕیارە یەکەمین سمپۆزیۆمی شێوەکاری لە شاری هەڵەبجە ڕێک بخرێت بە بەشداری 16 شێوەکار لەسەر ئاستی پارێزگا جیاوازەکانی عێراق ساز بکرێت کە ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت و لە کۆتاییشدا تابلۆکان یاخود کارەکانیان نمایش دەکرێت. بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە لە چوارچێوەی چالاکیەکانیدا سمپۆزیۆمی هونەری شێوەکاری ڕێکخست. سمپۆزیۆمەکە لە هۆڵی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە بە بەشداری 16 هونەرمەندی شێوەکار لەسەر ئاستی پارێزگا جیاوازەکانی عێراق لە کورد و عەرەب بەشداریان تیادا کردبوو. ئەمە یەکەمین سمپۆزیۆمی شێوەکاریە کە لە هەڵەبجەدا ڕێک دەخرێت و بڕیارە ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت و لە کۆتاییدا تەواوی تابلۆکانی کارە هونەرمەندەکانی شێوەکارە بەشداربووەکان لە سمپۆزیۆمەکەدا بۆ ماوەی 1 هەفتە وەک پێشانگایەکی شێوەکاری لە هەڵەبجە نمایش دەکرێت. چەندین شاری عێراقەوە هونەرمەند مانگەش کردووە 16 هونەرمەند هەمویان لە بواری نیگارکێشانە کار دەکەن لە شارەکانی بەسڕە و بابل و دیالە و ئەمارە و هەولێر و دهۆک و سەلاحەدین و کەرکووکەمانە هەمویان بەشدارن لەگەڵمانە ئەو کارانەی خۆیان دەکەن ئەم چەند ڕۆژە و دواتە دەوێت بە پێشانگایەک و نمایش دەکرێت. پێشانگاکە هەفتەیەک دەخایەنێ هەر لێرە نمایش ئەکرێت و ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئێمە هەڵەبجە بناسێنین بە هەموو دنیا جارێکی تر کە هەڵەبجە هیچی کەمتر نیە لە شارەکانی تر لە ڕووی هونەری و ڕۆشنبیریەوە ئەوە تا بە خۆتان دەبینن بۆ یەکەم جارە سیمپۆزیۆمێکی شێوەکاری دەکرێت کە بۆ داهاتوو هیوادارین بە پاڵپشتی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی دارایی کە ئەم جۆرە ئەکتیڤیتیانە دووبارە بێتەوە. من زۆر قسەم کرد بۆ برادرانە وتم وەڵاهی ئەمە شارێکی برینارە ئەبێ بە هەمومان بە فڕچەکانمان بەڕنگەکانمان برینەکانی ساڕێشکەین تداویکەین. هەڵەبجە ئەمە یەکەم جارە کە بتوانرێ ئەم فەنانە عێراقیانە لەگەڵ فەنانی کووردە لە هەمووی عێراق کۆ بێتەوە ئەم شتە گەورەی بکە بەیادی هەنار ئەگەر بەیادی هەناریش نەبێ بەنای گەورەی ئەم شارە. ئەم شارە هەچی بۆ بکەی کەمە شارێکە کە توانین وڵێن بە عەمەری خاوەڕ ناسراوە ئاوەڵ شەیدی چێما بارانی ئەو ڕژێمە فاشستی بەغاکە کردی کاتی خۆی لە ئێمەیە. بەڵام ئەوەی کەوا گرنگە ئەمە ئێستا ئێمە سەلمانمان کە هەڵەبجە شارە مەڵبەندی ڕۆشنبیریە مەڵبەندی شاعیرانە مەڵبەندی گەورە پیاوانە مەڵبەندی هەموو کەلتورەکانی ئێمەیە کە توانم بڵێم ئەم ناوە ئەگەر بەعزێ حاڵەت نەبووایتوانین لە هەموو شتەکانی ترای ئەکتیفای ذاتی بکە. هەڵەبجە پەرێشانە و بەڵام ئێمە بە فڵچەکانمان ئەڵێن وەرن هەڵەبجە ئاوانکەین هەڵەبجە بکەینەوە بە هەڵەبجەکەی پێش سەردەمە کۆنەکان کە مەڵبەندی عادی لە خانم و ئەو گەورانە بووە کە بۆچی لەو کاتا ناوی هەبوو بۆ ئێستا لەم عەسری تەکنەلۆجیا پێشێل کرێ و کە یەکەم بەقەدر هیرۆشیما گەورەی هەڵەبجە کە هەموو عالەم باڵێن هیرۆشیما کەس ناڵە هەڵەبجە خۆمان نەبێ ئەوانەی کوا برینارە.